ئەمڕۆ هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان لە هەڵەبجە ڕۆژنامەنووسە بە تواناکان خەڵاتکران یەکێک لەوانە پەیامنێری 1964 لە کۆیەماڵی پێشمەرگەیەک بە تەواوی سووتا. باسی ئەوشتان بۆ ئەەکەم کە کەش و هەوای ئەم شەو تاکو بەیانی چۆنە بێت. سڵاتان لێبێت. ئەمڕۆ هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان بوو. 8 ساڵ بەسەر دیاریکردنی ئەو ڕۆژە نیشتیمانیە بۆ ژنان تێپەڕی. لە هەڵەبجە بەم بۆنەوە خانمە ڕاگەیاندکارە بە تواناکان خەڵاتکران کە ئەمەر ناجی پەیامنێری 1964 لەگەڵدایە. نوخشە ناسح قایم قاما شۆخ و شەنگەکەی هەڵەبجە لە ڕێمایکی 1964ەوە پیرۆزبایی خۆی ئاڕاستەی ژنانی کوردستان کردووتی ساڵانە لە هەڵەبجە کەمترین توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەنجام ئەدرێت. هۆکاری سەرەکی بۆ دابوونەریتی کۆمەڵایەتی و ئاینی سنوورەکە جێڕایەوە. هیواشی خواست نمونە جوانەکانی هەڵەبجە بگوازرێتەوە بۆ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. بەم مانجی ڕەمەزانە ماڵی پێشمەرگەیەک لە قەزای کۆیە بە تەواوی سووتا و هیچی بۆ دەرنەچوو. هەنا عەلی خاوەن ماڵ بە 1964 ود دوێنێ ئێوارە بۆ بەربانگ چوونەتە ماڵی خەزووری هەر لەناو کۆیە بووە. کاتێک لەگەڵ خێزانەکەی گەڕاونەتەوە ماڵەوە بەسەر ماڵێکی سوتاودا کەوتون و ئاگرەکە دامرکا بوو. وتیشی ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەباوە لە پلاشی سەلاجەکەیانەوە تەشەنەی کردووە. هانا و خێزانەکەی لە گەڕەکی ئازادی کۆیە لە خانوویەکی کرێدا بوون. بەهۆی ئاگرەکە زۆربەی کەلوپەلی ناو ماڵەکەیان سوتاوە. تەنانەت 230,000 دیناریشیان هەبوو کە لەژێر فەرشی ماڵەکەی دانابوو ئەویشی بۆ دەرنەچوو سووتا. 2000 بڕیارام شەو فیستیڤاڵی شەوانی ڕەمەزان لە سەنتەری بازاری هەولێری پایتەخت دەست پێ بکات و هەر لە ئێستاوە بەردەم قەڵا بەرناکەوێ. کارزان عەبدولهادی سەرۆکی شارەوانی هەولێر بە 1964 ود ئامادەکاریەکانیان کردووە بۆ ئەوەی کاتژمێر 8:30 دقیقەی ئەم شەو بەڕێوە ڕسمێک فیستیڤاڵی شەوانی ڕەمەزان بکەنەوە تا ڕۆژانی جەژنیش بەردەوام ئەبێت. فیستیڤاڵەکە بڕیار بوو چوارشەممەی ڕابردوو بکرێتەوە، بەڵام ئەو کات کۆشک و خاوەن کارەکان ئامادە نەبوون. سل کۆشک کە لەلایەن شارەوانی هەولێرەوە بە شێوەی مزایەدە دراون بە کاسبکار و خاوەن کارەکان لە دەوروبەری پارکی شار و نزیک قاوەخانەی مەسکۆ نزیک قەڵات دانراون. خواردنی کوردەواری و بەروبوومی خۆماڵی بە کڕیارەکانیان ئەفرۆشن. تا دێت کەش و هەوای هەرێمی کوردستان بەهاریە و نەرمتر ئەبێت. بارانی بەڕەحمەتیش بەردەوام ئەبێت. بەپێی پێشبینیەکانی کەشناسی هەرێم ئەم شەو سبەینێش باران بارینمان دەبێت. لە پارێزگاکانی سلەیمانی هەڵەبجە هەروەها ئیدارەی گەرمیان ڕێژەی دابارین زیاتر ئەبێت. بۆ سبەی ئێوارەش لە هەندێک ناوچە لێزمە باران و بارانی بەخۆڕ ئەبێت. شەپۆلی یامجارە لە ئێوارەی دوێنێوە لە گەرمیانەوە ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە. هەر بۆیە لە شەو و ڕۆژی ڕابردوودا زۆرترین باران لە خانەقین باریوە کە 28.6 میلیمەتر باران بووە. لە هەڵەبجە سەرنجتان بۆ بابەتێک ڕائەچێشم. بابەتەکە هی ئەمڕۆ نییە، هی چەند ساڵێک لەبەوبەرە. شارەوانی ئەم پارێزگایە بەهۆی بەردێکەوە نەیتوانیوە شەقامێک وەکو پێویست دروست بکات، دیزایانی شەقامەکەی گۆڕیوە. چیرۆکی ئەو بەردە چییە؟ حەزەکەم ئێوەش بیبینن. لە ساڵانی هەشتایەکان لە دوای چیمیا بارانی هەڵەبجە یەک لە خێزانەکان ئاوارە ئەبن لە کاتی ڕۆیشتنیان کچی یەک لە خێزانەکان ئەکەوێ ناوی ڕۆشنایە. لەو کاتەوە وەکو کەسێکی ئاسایی نامێنێتەوە ئەو کچە ڕۆشنە. دوای گەڕانەوەیان بۆ هەڵەبجە بەردێک لە بەردەم ماڵیانە دەستنیشانیەکە بەردەوام بۆ خۆی لەسەر ئەو بەردەدا ئەنیشێ. ئیتر وای لێ هات بوو ینی جۆرێک لە تێکەڵاو بوون و ئاوێزان بوون لە نێوان ئەو کچە و بەردەکەدا دروست بوو. تاوای لێ هات بوو دایکی داوای لە شارەوانی کرد بوو کە ئەو کاتە شارەوانی ئەیانویست شەقامێک لەوێ دروست بکەن و بەردەکەش بەریەکەوت، بەڵام دایکی داوای لە شارەوانی کرد بوو کە دەستکاری بەردەکەی نەکەن لە بەرخاتری کچەکەی، چونکە وتبووی بەردەوام کە کچەکەم لە ماڵ دێتە دێتە سەر بەردەکەدا ئەنیشێ، بەڵام ئەگە بەردەکە نەمینە ڕەنگە لێمان ون بێ و بە ئاسانی نەیدۆزینەوە. بێگومان شارەوانی بە قسەی دایکی ئەو کچەیان کرد، نەک هەر بەردەکەیان لانەبر باخێکیشیان بۆ دروست کرد. باخەکەشیان ناوناوە باخی ڕۆشنا.
ئەمە یەک لە شتا سەرنجڕاکێش و جوانەکانی هەڵەبجەیە کە ئێستاش هەر بەو ناوە ماوەتەوە حەزەکەم سەیری ئەو بابەتە ئەو ڤیددیۆی بکەن کە پەیامنێرمان بە وردی کاری لەسەر کردووە و لە ماڵپەڕی 1964 بڵاو کراوەتەوە. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتیی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.